ئەم ڕۆژ بەرهەمی کارەکان لەم بۆ نەزانستیە دەچنینەوە. توێژەرانی ساڵ لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیەوە دیاریکرا. بۆ ئەم ساڵ 22 توێژەر لەسەر ئاسی زانکۆکانی هەرێمی کوردستان دیاریکران کە چەندین توێژینەوەی زانستی و مرۆییان ئەنجام داوە لە گۆڤارە جیهانی و نێودەوڵەتیەکان بڵاو کراوەتەوە و زۆرترین کاریگەریان دروست کردووە. ڕێزێنان لە باشترین توێژەری ساڵ بۆ ساڵی 2018 ساز دەکەم. زانکۆی سلێمانی لە پێشەوەی زانکۆکانی دیکە بوو کە لەو 22 توێژەرە حوتیان لە زانکۆی سلێمانی بوون و خەڵاتکران. دوای ئەوەی زانکۆی کوردستان دێت کە 5 توێژەریان لە ڕیزبەندیەکە بوون و دوای ئەوەش زانکۆی سڵاحەدین و هەولێری پزیشکی بە 3 توێژەر. زانکۆی سۆران و ڕاپەڕین و دهۆک و پۆلیتەکنیکی سلێمانی بە 1 توێژینەوە خەڵاتکران. توانیان بەرهەمی کاری توێژینەوەکانیان بگەینە ئاسی بڵاوکردنەوە لە گۆڤارە زانستی ئاز بەرزەکانی جیهان. وەزیری خوێندنی باڵاش دەڵێت ئەوانە دەستکەوتی گەورەن بۆ زانکۆکانی هەرێمی کوردستان. خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کار بکات بۆ چەسپاندنی بودجەی ئەنجومەنی توێژینەوەی زانستی لە یاسای بودجەی هەرێمی کوردستاندا. نابێت توێژینەوەی زانستی لە بودجەی گشتیدا فەرامۆش بکرێت و چونکە لەسەر تاسەری دنیا تا دێت گرنگی زیاتر بە توێژینەوەی زانستی دەدرێت و بودجەی ساڵانەی توێژینەوە و پەرەپێدان تا دێت ڕوو لە زیادبوونایە. یەکێکش لەو توێژەرانە کە تەنها ئەم ساڵ 10 توێژنەوەی ئەنجامدا بوو لە زۆرینەی گۆڤارە جیهانیەکان بڵاو کرابووە و ڕێکخراوی تەندروستی جیهانی سوودی لێوەرگرت بوو، دەڵێت پێویستە زیاتر گرنگی بە توێژینەوە بدرێت. ئەو توێژینەوانە توێژینەوەی جیهانی بوون و لە گۆڤارە جیهانیەکان بڵاو کرانەوە. دواتر خەڵکێکی زۆر زانیاری لێوەرگرت تاوەکو گەیشتەوە کە WHOش وەکو سەرچاوە بەکاری بێنێت. ئەم ساڵ لە کۆی 461 توێژینەوەی زانستی و مرۆیی کە لە زانکۆکانی هەرێمی کوردستان بڵاو کرابەوە 22 توێژەر لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە بە توێژەری ساڵ دیاریکران کە 15 توێژەریان لە بواری زانستی و 7 توێژەرەکەی دیکە لە بواری مرۆیی توێژینەوەیان ئەنجامدا بوو. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.